بە تێگەیشتنی پێشین و پێشەوایانی ئومەت. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. بسم الله الرحمن الرحيم. مسلمانانی بەڕێز خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ئەڵقەیەکی نوێدا لە بەرنامەی پێشبڕکێی زانستی بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. لە ئەڵقەی ئەم شەویشدا هەڵبەتە میوانداری هەرێک لە بەڕێزان کاکە محەممەد و کاکە هاودەنگ و کاکە شیروانمان کردووە لە گروپی ئەلف و هەروەها لە گروپی بە هەرێک لە برایان کاکە ڕێباز و کاکە هێمن و کاکە عەبدسەلام هەموو لایەکتان بەخێر بێن سەرسەر و سەر چاومان. خۆشەویستان و بەڕێزان، ئێوەی بەڕێز دەتوانن لە ڕێگەی پیجی کەناڵی ئاسمانی ئامۆژگاریەوە لە فەیسبوکەوە بینەری ئەم بەرنامەیە ببن و ئەو کەسانشی کە لەوێ وەڵام دەدەنەوە دەتوانن بێن لێراکە بەشداری بەرنامەکە بکەن. بەڕاستی من کۆمنتەکانم بینی وەڵامەکانیان ماشەڵڵا هەمووی ڕاست و دروستە. ئێمە خۆشحاڵ دەبین کە بێن ئێرامە کەناڵی ئامۆژگاری هی هەموو موسڵمانێکە دەتوانن بێن بەشداری بەرنامەکە بکەن و ئێمە لە خزمەتیاندا دەبین. دەچمە لای برایانی گروپی ئەلف و لە ژمارەیەکەوە تاوەکو ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. ژمارەیەک پرسیاری ژمارەیەک لە بابەتی عەقیدەیە و پرسیارەکە دەڵێت ئەو سێ بنچینەیە کامانن کە پێویستە هەموو مرۆڤێک بیزانێت. لە حەدیثێکدا پێغەمبەری خوا فەرمێت رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبيا. أما سێ بنچینەکەیە کە پێویستە مرۆڤی موسڵمان لەسەری بێت. بەڵێ، هەڵبەتە ئەو سێ بنچینەیەی کە کاکە هاودەنگ باسی کرد وەڵامەکە تەواوە و زانایان پێی دەڵێن الأصول الثلاثة و لە فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەرگیرا و چەندین ئاەتیشی لەسەرە. بێگومان ئەو سێ بنچینەیە کە رضيت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد نبيا کە پێویستە لەسەر هەموو کەسێک کە خوای خۆی بناسێت و دینەکەی کە دینی ئیسلامە بیزانێت چییە و هەروەها پێغەمبەرەکەی کە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بزانێت چێیە و پەیامەکەشی چییە. وەڵامەکە تەواوە و خاڵێکشتان بۆ نووسرا. بەڵێ برایان و بینەرانی خۆشەویست، هەر لە بابەتی عەقیدەیە دەچینەوە لای گروپی با و داوایان لێکەین ژمارەیەک هەڵبژێرن لە ژمارە 2 تا ژمارە 5. ژمارە 2. پرسیاری ژمارە 2 با بزانین چی دەڵێت. پرسیاری ژمارە 2 دەڵێت ئایا دروستە ئاژەڵ بۆ غەیری خوا سەر ببڕین بە بەڵگەوە؟ برانی کۆنتڕۆڵ کاتەکە لەسەر شاشە دیار نییە، ئەگەر بکرێت کاتەکەمان بۆ دەستنیشان بکەن. بەڵێ، برانی کۆنتڕۆڵ دەڵێن کاتەکەتان تەواو بوو، وەڵامەکەمانیش گوێ لێ نەبوو. بەڵێ، وەڵامەکە بێگومان هەڵبەتە دروست نییە کە حەیوان بۆ غەیری خوا سەر ببڕدرێت، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی لعن الله من ذبح لغير الله. فەرموویەتی نەفرەتی خوا لەو کەسەی کە حەیوان بۆ غەیری خوا سەر دەبڕێ، بۆ چونکە دەبێت هەروەکو چۆن نوێژەکەمان بۆ خوای پەروەردگارە بە هەمان شێوە حەیوان سەربڕینەکەشمان هەر بۆ خوا بێ و تەنها ناوی خوای لێ بهێنین. فصل لربك وانحر قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين وحده لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين. هەڵبەتە بەڵگەی زۆری لەسەرە کە لە قورئان و فەرموودەدا باس کراوە. وەڵامەکەتان هەڵە بوو، بە ئومێدی ئەوەی کە هەوڵ بدەن لە وەڵامی پرسیارەکانی ترە هەوڵ بدەن زووتر وەڵام بدەنەوە، چونکە کاتەکەتان تەنها سی چرکەیە. دەچمەوە لای برایانی گروپی ئەلف و داوایان لێکەم کە پرسیارێک هەڵبژێرن لە ژمارە 3 تاوەکو ژمارە 5. با 4 بێ. ژمارە 4. پرسیاری ژمارە 4 دەڵێت ئایا دروستە بە دەوری جگە لە کەعبەدا تەواف بکەین بە بەڵگەوە؟ خوای گەورە لە سوڕەتی حەجا فەرمێ وَلْيَطَّوَّفُ بِالْبَيْتِ الْعَتِيقِ. ئەفەرمێ ئێوە تەواف بکەن بە دەوری کەعبەدا. بەڵێ، کەواتە
دروست نییە جگە لە کەعبە بە دەوری هیچ شتێکی ترە تەواف بکەین. بەڵێ وەڵامەکە تەواوە. هەڵبەتە تەوافکردنی شێکێکە لە عیبادەتەکان کە پێویستە هەروەکو ئەو بۆ شێوازە ئەنجام بدەین کە خوای گەورە فەرمانی پێ کردووە وەلیەطەوەفوا بالبەیت العەتیق، پێویستە تەنها بە دەوری کەعبەدا تەواف بکرێت بۆ چونکە خوای پەروەردگار فەرمانی پێ کردووین و نابێت بە دەوری هیچ قەبر و مەرقەد و گۆڕی پیاوچاکێکدا تەواف بکەین ئەجینە ئەوە تووشی سەرپێچی دەبین پەنا بەخوای گەورە و پێویستە ئینسانی موسڵمان خۆی لەو کارە بە دوور بگرێت. وەڵامەکە تەواوە و خاڵەکەشتان بۆ دەنووسرێت. دەچمەوە لای برایانی گروپی باو داوایان لێ یەکەم لە ژمارە 4 لە نێوان ژمارە 4 و ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن. فەرموو برام. ژمارە 5. پرسیاری ژمارە 5 دەڵێت بەڵگەیەکم پێ بڵێ کە تەنها خوای گەورە زانستی غەیب و نهێنی دەزانێت. خدای گەورە دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم قل الله عالم الغيب والشهادة فاطر السماوات والأرض. بەڵێ وەڵامەکە تەواوە. بێگومان تەنها خوای گەورە علمی غەیب دەزانێت و یەکێکە لە بیر و باوەڕی موسڵمان کە پێویستە بیر و باوەڕ و اعتقادیان وا بێت کە تەنها خوای گەورە علمی غەیب دەزانێت. هیچ کەسێک جگە لە خوای گەورە علمی غەیب نازانێت. ئەو کەسانەی کە هەواڵ ئەدەن ئەڵێن دوای ماوەیەکی تری ئەوە ڕوو ئەدات یاخود بۆ نمونە ئێستا کە ئەم پەتای کۆرۆنایە هەیە ئەڵێن لە ئەوەنەیە کۆتایی پێ دێت چونکە فلانە هەستارە لە فلانە شوێنەوە دەڕا بۆ فلانە شوێن، ئەمانە هیچی ئەسڵ و ئەساسی نییە و هەمووی مخالفەی قورئانە. پێویستە ئینسانی موسڵمان نە باوەڕی بەو شتانە هەبێت نە پرسیار لەو جۆرە کەسانە بکات چونکە تەنانەت پرسیاریشیان لێ بکەیت ئەگەر باوەڕشت پێیان نەبێت چل شەو نوێژت قبول نابێ. وەڵامەکە تەواوە و خاڵەکەشتان بۆ نووسرا. لە بابەتی عەقیدە دەبینەوە دەچینە لای بابەتی فقه و داوا ئەکەین لە برایانی گروپی ئەلف پرسیارێک هەڵبژێرن لە ژمارەیەکەوە تاوەکو ژمارە 5. ژمارە 2. ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت ئەو کاتانە کامانن کە نوێژکردن تێیاندا دروست نییە. پێش خۆر هەڵاتن بە نزیکەی 10 دقە لە نوێژی بەیانی یعنی دوای نوێژی بەیانی کە خەریکە خۆر هەڵدێت 10 دقەی بمێنێت لە کاتی خۆرهەڵاتنە. بەڵێ بەڵێ لە نیوەڕواندا 10 دقە پێش ئەوەی کە بانگی نیوەڕۆ بدات. بەڵێ لە کاتی زەوالدا. بەڵێ بەڵێ کە خەریکە ئەگاتە بە بانگی نیوەڕۆ. بەڵێ لە پێش نوێژی مەغریب بە نزیکەی 10 دقە. بەڵێ ئەو کاتانە نوێژیان تێدا دروست نییە. نوێژیان تێدا دروست نییە. بەڵێ وەڵامەکە تەواوە. ئەو کاتانە نەهیان لێکراوە کە ئینسان نوێژی تێدا بکە، بەڵام ئەگەر بێت و نوێژێک بۆ نمونە کەسێک کە دەستنوێژە شۆرێت یاخود کەسێک لەو کاتێ ئەچێتە ناو مزگەوتەوە و پێویستی بۆیە کە تەحیەت المەسجد بکە، زانایان ئەمەیان بە جیاواز داناوە دەڵێن ئەمە نەهیەکە نایگرێتەوە، دروستە لەو کاتەدا نوێژەکەیان ئەنجام بدەن. واتە ئەگەر بێت و نوێژێک بێت ذات و سەبەب بێت ئەوە ئاساییە ئەنجامی بدا، بەڵام نوێژی سنەتی مطلق لەو کاتانەیە نەهی لێکراوە و نابێت ئەنجام بدرێت. والله ئەعلەم. خاڵەکەشتان بۆ نووسرا. دەچمەوە لای برایانی گروپی بێ لە ژمارە 1 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن جگە لە ژمارە 2 نەبێ. ژمارە 3. پرسیاری ژمارە 3 دەڵێت لە سوژدەی تیلاوە چی زیکرێک دەخوێندرێت؟ سجد وجهي للذي خلقه وصوره وشق سمعه وبصره وسبحان الله عما يشرك وتبارك الله أحسن الخالقين. بەڵێ وەڵامەکە تەواوە. هەڵبەتە لە سوژدەی تیلاوەیە سنەتە ئەم زیکرە بخوێنین و ئەگەر بێت و کەسێکیش ئەوەی نەزانی لە سوژدەی تیلاوەیە تەنها بڵێ سبحان ربي الأعلى مجزی ئەو جائزە. وەڵامەکە تەواوە کاکە ڕێباس و خاڵەکەشتان بۆ نووسرا. بەڵێ برایان و خۆشەویستان بەردەوامین لەگەڵتانە و دەچینەوە لای برایانی گروپی ئەلف چونکە ئەم شەو هەردوو گروپی ئەلف و بێ لە سلێمانیەوە هاتوون بۆیە ناتوانم بڵێم برایانی سلێمانی و برایانی سلێمانی بۆیە کردمان بە گروپی ئەلف و بێ. دەچمەوە لای برایانی خۆشەویست پرسیارێکیان
داواکەم لیان کە پرسیارێک هەڵبژێرن لە ژمارە 1 تا ژمارە 5 بەڵام ژمارە 2 ژمارە 3 نەبێت. 5 ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت ئایا ئەگەر کەسێک دەستنوێژی هەبوو لەو کاتەدا شوێنێکی بریندار بوو خوێنی لێهات ئایا دەستنوێژەکەی دەشکێت؟ ئەگەر خوێنێکی زیادی لێ بڕوات خوێنێکی زۆر بێت ئەوە دەستنوێژەکەی پێشکێت بەڵام ئەگەر خوێنەکەکەم بێت زیانی بۆ دەستنوێژەکەی نابێت ئەگەر خوێنەکەی کەم بێت دەستنوێژەکەی پێ ناشکێت بەڵام ئەگەر خوێنەکە زیاد بێت دەستنوێژەکەی پێشکێت. بەڵێ بەڵگە هەیە لەسەرەوەی کە دەستنوێژی ئەشکێت؟ شێخ ساڵح فەوزان لە باسی عومدەت الفقی ئیمامی شەوکانیە شەرحێکات و بەو شێوە باسێکات. بەڵێ مادام کاکە هاودەنگ باسی ئەوە کە ئیجتیهادی زانایەکە ئەوە من خاڵەکان بۆ دەنووسم بەڵام والله ئەعلەم قەولی ڕاجح ئەوەیە کە ئەگەر بێت و خوێنەکە زیادیش بێت کە کەسێک بریندار ببێت ناشکێت بۆ چونکە هیچ بەڵگەیەکی لەسەر نەهاتووە والله ئەعلەم و سەحابە ڕزای خۆیان لێبێت بە خوێنەکەیانەوە نوێژیان کردووە سەحابەی وا هەبووە لەناو نوێژا بووە بریندار کراوە نوێژی کردووە و نوێژەکەی نەبڕیوە والله ئەعلا و ئەعلەم بەڵام مادام بەڕێزت ئاماژەت بۆ ئیجتیهادی یەکێک لە زانایان کرد کە قەولی ئیمامی شەوکانی نەقڵ کردووە ئەوە من خاڵەکەتان بۆ دەنووسم ئینشاءالله. هەندێک بابەتی فقهی هەیە خۆشەویستان و بەڕێزان خلافی تێدایە ئەگەر باسی خاڵی جیاوازی کرد یاخود باسی ڕەئی جیاواز و بەرامبەری کرد و باسی زاناکەی کرد ئەوە ئێمە لەو کاتەشدا خاڵەکەی بۆ دەنووسین لەگەڵ ئەوەشدا باسی قەولە ڕاجحەکە دەکەین وەکو باسمان کرد قەولی ڕاجح والله ئەعلەم ئەوەیە کە ناشکێت. دەچمەوە لای برایانی گروپی باو داوای لێکم کە پرسیارێک هەڵبژێرن لە یەکەوە و لە نێوان ژمارە 1 و ژمارە 4 ژمارە 1 پرسیاری ژمارە 1 زۆر ئاسانە دەڵێت باسی 5 جۆر لە نوێژە سونەتەکان بکە ناویان بڵێ تەنها ناوی 5 نوێژی سونەتمان پێ بڵێ. نوێژی زوحا بەڵێ پێش دوای نوێژەکان پێڵێن سونەتی ڕەواتب بەڵێ 2 سونەتی کاتەکە ئیستیخارە بەڵێ 3 سونەتی دەستنوێژ 4 تەحیات المەسجد تحیات المەسجد وەڵامەکە تەواوە. بەڵێ هەڵبەتە نوێژی تری سونەتیش زۆرە بەڵام لە پرسیارەکەدا تەنها داوای 5 جۆر نوێژی سونەتمان کردووە کە ناوی بڵێ وەڵامەکە تەواو بوو کاکە عەبدولسەلام و خاڵەکەشتان بۆ نووسرا. خۆشەویستان و بەڕێزان دوای ئەوەی لە بابەتی عەقیدە و فقه بووینەوە ناوبڕێکی کورت وەردەگرین و پاشان دەگەڕینەوە لاتان لەگەڵمان دابن. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. باشتر حسابی بکە باوادا بنێن کەسێک کاتێک خۆی تەرخان کردو بۆ مانگی ڕەمەزان هەموو نوێژە فەرزەکانی دەکات ئەگەر هەر نوێژێک 12 خولەک بخایەنێت ئەوە دەکاتە کاتژمێرێک لە شەو ڕۆژێکدا 12 ڕکات نوێژی سونەت بکات لە شەو ڕۆژێکدا ئەگەر هەر ڕکات و 2 خولەک و نیوی پێ بچێت ئەوە دەکاتە نیو کاتژمێر لە شەو ڕۆژێکدا هەموو ڕۆژە یەک کاتژمێر تەرخان دەکات بۆ قورئان خوێندنەوە و نیو کاتژمێر بۆ یاد و دیکری خۆی گەورە و یەک کاتژمێری تەواو نوێژی تەراویح تێدا ئەنجام دەدات و لە دەشەوی کۆتایی 2 کاتژمێری تری بۆ زیاد دەکات بۆ شەوانی قەدر. ئایا دەزانن ئەو کەسە چەندە عیبادەتی ئەنجام داوە لە مانگی ڕەمەزان؟ تەنها 5 ڕۆژ لە 30 ڕۆژدا 25 ڕۆژی دەفەوتێ بۆ خواردن و خواردنەوە و خەو و قسەکردن زیاتر لە 180 کاتەکانمان بەفیرۆ دەڕوات تەنانەت ئەگەر کاتەکانیشمان بەکارە نابێ بۆ عیبادەت. ئایا پێت چۆنە کاتەکانە زیاتر بەکاربێنی بۆ عیبادەت و دروشمت لەم مانگەدا ئەوە بێت کەس پێشم نەکەوێت. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان جارێکی تر گەڕاینەوە لاتان بۆ درێژە پێدانی بابەتەکەمان بەرنامەی پێشبڕکێی زانستی و دەچمەوە لای برایانی بەڕێز و خۆشەویست لە بابەتی تەفسیرە داوایان لێکم کە پرسیارێک هەڵبژێرن فەرموون براکانم لە ژمارەیەکەوە تاوەکو ژمارە 5 ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت
پرسیاری ژمارە 5 دەڵێت مەبەست لە وشەی یا ئەهل الکیتاب لە قورئاندا زۆر باسی لێوە کراوە مەبەستیان کێیە لە وشەیە مەبەست لە وشەی لە الكتاب يهود و نەسارایە بەڵێ مەبەست لە ئەو وشەیە ئەهلی کیتاب یەهود و نەسارا یەهود و نەسارایە بەڵێ وەڵامەکە تەواوە کاکە محەممەد و خاڵەکەشتان بۆ نووسرا بەڵێ بەڕێزان و خۆشەویستان بەردەوامی لەگەڵتانە داوا ئەکەین لە برایانی گروپی بە کە ژمارەیەک هەڵبژێرن لە بابەتی تەفسیردا جگە لە ژمارەیەک ژمارە 4 با بزانین ژمارە 4 چی دەڵێت لە ژمارە 4دا خۆی پەروەردگار لە سوورەتی ئەلبەقەرەدا فەرموویەتی لە ئاەتێکدا وەلەتەجیدەنەهم ئەحرەص الناس عەلا حەیات مەبەستی کێیە باسی موسى عليه السلام کات کە کاتەکەتان تەواو ئەبێت کەسێ کاتەکەتان تەواو بوو باسی جوولەکەیە کە خۆی پەروەردگار فەرموویەتی ئەیان بینیت کە زۆر سوورن لەسەر ئەوەی کە دنیا بەدەست بهێنن هەڵبەتە موسا نییە بەڵکو قەومەکەی موسا بوو کە یەهودن والله ئەعلا وأعلم کە ئەڵێم قەومەکەی ئەو کەسانی کە لەو سەردەمەی ئەوا بوونە و یەهودیش بەگشتی زۆر سوورن لەسەر ئەوەی کە دنیا بەدەست بێنن نەک موسا عەلەیهی السەڵات وسەلام پێغەمبەران لە هەموو کەسێک زاهیدتر بوونە بە دنیا بەڵێ خاڵەکەتان لەدەست چوو کاکە عەبدولسەلام برایانی گروپی ئەلف داواتان لێ یەکەم کە پرسیارێک هەڵبژێرن لە بابەتی تەفسیرە جگە لە ژمارە 1 و ژمارە 4 نەبێت 5 ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت وشەی خێر لە قورئانی پیرۆزدا لێکدانەوەی جیاوازی بۆ کراوە لە شوێنی گونجاوی خۆی لەم ئاەتەدا مەبەستی چییە ما يود الذين كفروا من أهل الكتاب ولا المشركين أن ينزل عليكم من خير من ربكم والله يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم بەڵێ ئاەتەکە دەفەرمێت خوای گەورە کاتیان بۆ دامە نەنجارێ برانی کۆنترۆل ما يود الذين كفروا من أهل الكتاب ولا المشركين أن ينزل عليكم من خير وشي خير ليراك من ربكم والله يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم ما بس تشيل لو شي خير ليراك دا پێم وابێ خەیر معنای قورئانە معنای قورئانە خەیر أن ينزل عليكم خيرا من ربكم بەڵێ واتای قورئان دێت بەڵێ کاتەکە تەواو بوو وەڵامەکەیش پێت وایە تەواوە یان هەڵەیە وەڵی بەگومانم لێ بەگومانی لێی بە چی یاوتت کە مەبەستی قورئانە خەیر لە قورئان خێرتر نییە بەڵێ و باسی دابەزینیش دەکا بەڵێ ينزل عليكم بەڵێ بێگومان وەڵامەکە تەواوە قەولی لە هەندێک لە زانایانە کە مەبەست پێی قورئانە و زۆرێکی تریش لە زانایان فەرموویانە مەبەست پێی ئیسلامە بەڵام وەکو باسمان کرد ئەگەر بێت و ئیجتیهادی عالمێکش بێت ئەمە هەڵبەتە ئەقوالی سەحابەی لەسەرە و ئەقوالی تابعینی لەسەرە خاڵەکەتان بۆ دەنووسرێ و قەولەکەیش قەولێکی بەهێزە دەچمەوە لای برایانی بێ و داوایان لێ ئەەکەم کە پرسیارێک هەڵبژێرن لە بابەتی تەفسیرە فەرموون براکانم ژمارە 3 پرسیاری ژمارە 3 ئاسانە بابزانین چی دەڵێت پرسیاری ژمارە 3 دەڵێ مەبەست لە ڕوح القودس کێیە لە قورئاندا هاتووە ڕوح القودس عیسای کوڕی مریەم عەلەیهی سەلام کاتان لە پێش ماوە بیر بکەنەوە زیاتر
ڕۆح القودس جبرائيل عليه کاتەکەتان تەواو. جبرائيل وەڵامەکەشتان عیسای کوڕی مەریەم بوو عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵێ کاتەکەتان تەواو بوو و وەڵامەکەتان هەڵە بوو. مەبەست پێی جوبریل عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵێ من گوێم لێ نەبوو بڵێ جبریل. وڵاوتم وتت جبریل؟ بەڵێ. تەواو. کەوتە بێتت جبریل من گوێم لێ نەبوو بێ ئەوە هەڵەکە هی منە خاڵەکەتان بۆ دەنووسم. بەڵام تکایە ئەگەر ئەم جارە وەڵامت دایەوە زیاتر دەنگت بەرزەوکە بۆ ئەوەی گوێم لێ بێت. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەگەڵتانە لە بەرنامەی پێشبڕکەی زانستی دەچمەوە لای برایانی گروپی ئەلف و داوایان لێکەم ژمارەیەک هەڵبژێرن هەر لە بابەتی تەفسیردا. فەرموون. ژمارە 1 و 2 و ژمارە 3 و 4 دەتوانن ژمارە 4 یاخود ژمارە 5 هەڵبژێرن. ژمارە 5 ژمارە 5 با بزانین پرسیاری ژمارە 5 دەڵێت چی؟ دەڵێت مەبەست لە وشەی حەنیف یاخود حەنیفەن کە لە قورئاندا هاتووە مانای چییە؟ وشەی حەنیف کە لە قورئانی پیرۆزە هاتووە بەڵێ زیاد لە باسی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام هاتووە بە مانای یەکتاپەرست دێت کە بەس خۆی گەورەی پەرستووە و هیچ شەریکێکی بۆ خۆی گەورە بڕیار نەداوە. کە خوای گەورەی پەرستووە شەریکی بۆ خۆی گەورە شەریکی بۆ خوا بڕیار نەداوە. نەی ئیبراهیمەکانە. بەڵێ تەواو. وەڵامەکە تەواوە خاڵەکەتان بۆ دەنووسم. بەڵێ بێگومان وشەی حەنیف یاخود حەنیفەن وما کان من المشرکین مەبەست پێی ئەو کەسەیە طبعا هەموو کەسێک دەگرێتەوە بەڵام لە ئاەتەکەدا باسی شێ دەکا باسی پێغەمبەر ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام بەڵام هەر کەسێک کە ئاوها بێت ئەوە لەسەر ڕێگای ئەو حەنیفیەتەیە کە پێغەمبەر ئیبراهیم و پێغەمبەران لەسەری بوون عەلەیهی سەڵات وسەلام کە لەسەر ڕێگای تەوحید و یەکخواپەرستی ڕۆشتون لە ڕێگای شیرک و هاوبەش بۆ خوادانان لایەنداوە. بەڵێ وەڵامەکە تەواوە و داوا ئەەکەم لە برایانی گروپی با کە پرسیارێک هەڵبژێرن لە بابەتی تەفسیردا. بەڵێ ژمارە 4 پرسیارەکان زۆرن لە بابەتی تەفسیرە کە دامانناوە دەتوانن بزان تۆ ژمارەیەک بڵێ من ژمارە 4 بەڵێ ژمارە 4 پرسیاری ژمارە 4 دەڵێت ئاەتێک هەیە لەسەر ئەناسخ والمەنسوخ چەندەها ئاەت هەیە لە قورئاندا کە نەسخ بۆتەوە حکمەکەی سڕاوەتەوە کە لە شوێنی خۆیدا و ئاەتەکە ماوەتەوە. حکمی ئاەتەکە سڕاوەتەوە نەسخ بۆتەوە بەڵام ئاەتەکە ماوەتەوە. ئاەتەکە چییە؟ ئەو ئاەتەی کە باس لەو بابەتە ئەکات کە باسی ناسخ و مەنسوخ ئەکات ئاەتێکم پێ بڵێ ئاەتەکە زۆر ئاسانە زۆریش مەشهورە. ئاەتێک کە باسی ناسخ و مەنسوخ دەکات. کات تەواو بوو براکەم. سوورەتی ناسە؟ نە ئەوە نییە. سوورەتی ناس نییە. ئاەتەکە باسی ئەوەی کە باسی ناسخ و مەنسوخە ما ننسخ من آية أو ننسها نأتي بخير منها تا کۆتایی ئاەتەکە و وەڵامەکەمان دەست نەکەوت بەداخەوە. بابەتی تەفسیر تەواو دەبێت دەچینە لای بابەتی فقه یاخود پێش ئەوەی بچینە لای بابەتی فقه دەچینە لای بابەتی فەرموودە و پرسیارێک ئاڕاستەی برایانی گروپی ئەلف دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یاخود داوا لە خۆتان دەکەم لە ژمارەیەک تا ژمارە 5 بۆ ئەوەی نەک پرسیارەکە ئاسان نەبێت دوای لەسەر منی حساب بکەن خۆتان هەڵی بژێرن. ژمارەیەک تا ژمارە 5 ژمارە 5 پرسیاری ژمارە 5 دەڵێت ناوی دوو سەرچاوەی سەرەکی بڵێ لە علوم الحەدیثدا لەگەڵ ناوی نووسەرەکانیان.
ئاسانکاریتان بۆ ئەەکەم ناوی تەنها یەک سەرچاوە بە نووسەرەکەیەوە بڵێن یەک سەرچاوە موطأ إمام مالك. باسی علومی حەدیث بکات نەک باسی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی علومی حەدیث بکات یەک سەرچاوە تەنها یەک سەرچاوە سێ چرکەشتان ماوە صحيح بخاري ومسلم کات تەواو بوو وەڵامەکەشتان هەڵە بوو لەبەر چی لەبەر ئەوەی ئەوانە سەرچاوەی فەرمودەی پێغەمبەری خوان عەلەیهی سەڵات وسەلام باسی علومی حەدیث ناکەن باسی ئەم حەدیثە بۆ نمونە پێناسەی حەدیثی صحیح چییە پێناسەی حەدیثی مەرفوع چییە یاخود کام حەدیثەیە ضعیفە بە کامە ئەوترێت بۆ نمونە معضەلە بە کامە ئەوترێت شازە ئەوە باسی ئەوانە ناکە بەڵکو باسی فەرمودەی پێغەمبەری خوا کە عەلەیهی سەڵات وسەلام هەڵبەتە کتاب زۆرە لەو بوارەیە کە بۆ نمونە الکیفایە فی علم الرواية هی خەطیبی بەغدادی و هەروها نخبة الفکر کە هی ابن حەجەرەوە زۆر کتێبی تر نووسراوەتەوە کە زانایان نووسیانەتەوە خوا پاداشتی خێریان بداتەوە و خاڵەکەشتان لەدەست چوو هەر لە بابەتی فەرمودەیە برایانی گروپی بە ژمارەیەک هەڵبژێرن لە ژمارە یەک تا ژمارە چوار ژمارە سێ با بزانین پرسیاری ژمارە سێ دەڵێت چی پرسیاری ژمارە سێ دەڵێت مەبەست لە فەرمودەی غەریب چییە مەبەست لە فەرمودەی غەریب چییە ئەڵبەتە فەرمودەی صحیحمان هەیە ضعیفمان هەیە فەرمودەی متەواترمان هەیە ئاحادمان هەیە فەرمودەی غەریبمان هەیە فەرمودەی غەریب مەبەست لێی چییە ئەو کەسانی کە حەدیثەکان گێڕاوەتەوە تەبەق بە تەبەق دوو کەس بووە نزیکت کردەوە زۆر لا ڕاوەکانە یونیتیە کەسی بەسیقەیە کاتەکە تەواو بوو وەڵامەکەی کاکە ڕێباز زۆر نزیک بوو بەڵام بتوتایە یەک نەک دوو چونکە فەرمودەی غەریب ئەوەیە کە لە تەبەقەکانە یەک کەسێک ڕیوایەتی کردووە بەڵێ وەڵامەکە هەڵە بوو بەڵام زۆر نزیکت کردبووە کاک ڕێباز برایانی گروپی ئەلف لە ژمارە یەک و ژمارە دوو و ژمارە چوار ژمارەیەک هەڵبژێرن ژمارە چوار با بزانین پرسیاری ژمارە چوار دەڵێت چی پرسیاری ژمارە چوار دەڵێت کێ یەکەم کەس بوو کە هەستا بە نووسینەوە و کۆکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شێوەیەکی گشتی و بە فەرمانی کێ هەستا بەم کارە یەکەم جار کە کۆی کردوێتەوە فەرمودەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام کۆی کردوێتەوە بە گشتی یەکەم کەس چێ بووە و بە فەرمانی چێ ئەو کارەی ئەنجام داوە ئەنەسی کوڕی مالک ئەنەسی کوڕی ڕزای خۆی لێبێ کاتەکەتان تەواو بوو و بە فەرمانی وەڵامەکەتان هەڵە بوو چونکە ئیمامی زوهری بوو ڕەحمەتی خۆی لێبێ و هەروەها بە فەرمانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز بوو کە ئەو کارەی ئەنجامدا یەکەم کەسێک کە فەرمودەی بەگشتی کۆ کردەوە ئیمامی زوهری بوو ڕەحمەتی خۆی پەروەردگاری لێبێ ئەوجا لە دوای ئەوە زانایانی تری کە ئەو بوو کتێبیان نووسیوەتەوە لە فەرمودەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام هەر یەکە و بە شێوازێک و هەستاوە بە کۆکردنەوەی فەرمودەی پێغەمبەری خۆی عەلەیهی سەڵات وسەلام وەڵامەکە هەڵە بوو برایانی گروپی بە پرسیارێک هەڵبژێرن لە نێوان ژمارە یەک یاخود ژمارە دوو ژمارە یەک پرسیاری ژمارە یەک دەڵێت باسی فەرمودەیەک دەکات کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی پێنج شت پێش پێنج شت بقۆزنەوە ئەو پێنج شتە بریتین لە چی حياتك قبل موتك بەڵێ وصحتك قبل مرضك بەڵێ وشبابك قبل هرمك بەڵێ ئەگەر بە کوردی بێت چۆنە بە کوردیش بڵێ ئاساییە کاتیشت ماوە ئەو کاتانی کە بێ ئیشی ینی مەجالت هەیە و پێشەی کە مەشغوڵ بیت بەڵێ گەک خاڵت ماوە ئەو کاتانی کە دەوڵەمەندیت پێشەی فەقیر بیت ئەحسەنت
وەڵامەکە تەواوە لەگەڵ کاتەوابوونەکەیە وەڵامەکە تەواو کرد بەڵێ ئەو پێنج شتەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرموودەکەدا باسی کردووە کاکە ڕێباز بۆی گێڕاینەوە وەڵامەکەتان هەڵەبوو و خاڵەکەشتان بۆ دەنووسم لە بابەتی فەرموودێش دەبینەوە و دەچینە لای بابەتی سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵێ دەچمەوە لای برایانی گروپی ئەلف و داوایان لێکم لە ژمارەیەک تا ژمارە 5 پرسیارەیەک هەڵبژێرن ژمارەیەک پرسیاری ژمارەیەک دەڵێت لە بابەتی سیرەیە پرسیاری ژمارەیەک دەڵێت فیرعەونی ئەم ئومەتە چێ بوو؟ ئەبوو جەهل کاکە شیروان دەڵێت فیرعەونی ئەم ئومەتە ئەبوو جەهل بوو کۆتا وەڵامە؟ بەڵێ پێغەمبەری خوا فەرمیە فیرعەون هذه ئومە بەڵێ وەڵامەکەتان تەواوە و خاڵەکەتان بۆ نووسرا هەر لە بابەتی سیرەیە دەچمەوە لای برایانی گروپی باو داوایان لێکم لە ژمارە 2 تا ژمارە 5 پرسیارێک هەڵبژێرن ژمارە 3 بێت ژمارە 3 پرسیاری ژمارە 3 زۆر ئاسانە دەڵێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش ناردنی بە پێغەمبەرایەتی چ کارە بوو؟ بازرگان بووە پێش پێغەمبەرایەتی چ کارەیەک بوو؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەوەی کە هاتووە مەشهوور بووە چ کارێکی کردووە؟ ئاسانکاریت بوو ئەەکەم کە باسی لەوە کردووە پێغەمبەرانی تریش هەمان کاریان کردووە شوان بوو شوانی کردو بەڵێ وەڵامەکە تەواوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی ببێت بە پێغەمبەر باسی ئەوە ئەکات خۆی باسی ئەکات کە شوان بووە و باسی ئەوەشی کردووە کە خوای پەروەردگار هەر پێغەمبەرێکی ناردبێت ئیلا وەڕەع الغەنەم کە شوانێتی مەڕی کردووە والله ئەعلا وئەعلەم وەڵامەکە تەواوە دەستت خۆش بێت خاڵەکەشتان بۆ نووسرا برایانی بەڕێز ئێوەش پرسیارێک هەڵبژێرن لە بابەتی سیرە لە ژمارە 2 تا ژمارە 5 بەڵام ژمارەیەک و 3 نەبێت ژمارە 2 پرسیاری ژمارە 2 دەڵێت لە چی غەزایەکدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی الآن نغزوهم ولا يغزونا نحن نسير إليهم لە چی غەزایەکدا بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئێمە غەزویان دەکەین ئەوان نایکەین ئێمە بەرەو ڕووی ئەوان دەڕۆین غزاي حديبية لە غەزای حديبية غەزای حودەیبیە کاتەوە بوو وەڵامەکەشتان هەڵەبوو نەخێر لە غەزای ئەحزابا بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو وتەیەی فەرموو بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەردەوامی لەگەڵتانە لە پرسیارەکانی سیرەداین دەچنەوە لای برایانی گروپی باو داوایان لێکەین کە لە ژمارە 4 تا ژمارە لە نێوان ژمارە 4 و ژمارە 5 دا پرسیارێک هەڵبژێرن ژمارە 5 ژمارە 5 با بزانین پرسیاری ژمارە 5 دەڵێ چی پرسیاری ژمارە 5 دەڵێ بانگەوازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چەند قۆناغدا تێپەڕی و هەر قۆناغێکی چەند ساڵ بوو دوو قۆناغ بوو قۆناغی نهێنی کە 3 ساڵ بوو بەڵێ پاشان قۆناغی ئاشکرا کە 20 ساڵ بوو قۆناغی ئاشکرا 20 ساڵ بوو و قۆناغی نهێنیش 3 ساڵ بوو وەڵامەکەتان تەواوە دەستت خۆش بێ خوا خێرت بنووسێ وەڵامەکە تەواوە بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام 23 ساڵ لە ژیانیدا پێغەمبەر بوو لە کاتێک کە تەمەنی 40 ساڵ بوو خوای پەروەردگار بە پێغەمبەر ناردی بۆ مرۆڤایەتی بۆ هەموو مرۆڤایەتی و هەروەها بۆ مرۆڤەکان و جونۆکەکانیش خوای پەروەردگار پێغەمبەری نارد عەلەیهی سەڵات وسەلام
لە تەمەنی 40 ساڵیدا بوو بە پێغەمبەر لە تەمەنی 63 ساڵیدا وەفاتی کرد 23 ساڵ پێغەمبەر لە ژیاندا بوو عەلەیهی سەڵات وسەلام لە هەڵبەتە مەبەستم ژیانی پێغەمبەرایەتیە لەو 23 ساڵەدا 3 ساڵ لە شاری مەکەدا بە نهێنی داوای دەکرد و بانگەوازی دەکرد تاک لەگەڵ خەڵکا قسەی دەکرد و ئامۆژگاریانی دەکرد بۆی کە ئیمان بهێنن مسلمان ببن و ڕێگای یەکخواپەرستی بگرنە بەر واز لە بتپەرستی بێنن و دوای ئەوە بوو ئاشکرای کرد بانگەوازەکەی ئاشکرا کرد و 20 ساڵ داوای بە ئاشکرا کرد عەلەیهی سەڵات والسلام و ئەو دینیش گەشت بە ئێمە و سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای ئەوەوە دەست بەدەست تاوەکو گەیشت بە ئێمە. بەڵێ خۆشەویستان و بەڕێزان بەم شێوازە دێنە کۆتایی ئەڵقەی ئەم شەومان بە ئومێدی ئەوەی کە هەموو لایەکمان سوودمەند بوو بێتین و جارێکشتری بە ناوی خۆم و بە ناوی ستافی کارمەندانەوە بە خێراتنی هەردوو گروپەکە دەکەم و داواکارم لە خوای پەروەردگار کە ماندووبوونەکەیان بۆ بکاتە ئەجر و پاداش لە ڕۆژی قیامەتە بیبیننەوە و جارێکتریش بە ئێوەی بەڕێز و خۆشەویستی بیردەهێنمەوە کە هەر بە ڕێزێک پێی خۆشە بەشدار بێت لە بەرنامەکەماندا دەتوانێت لە ڕێگەی ژمارە موبایل کە لەسەر شاشەکەەوە دەردەچێت پەیوەندیمان پێوە بکات. ئێمە بە خۆشحاڵیەوە ناوی تۆمار دەکەین و کاتی بەرنامەی بۆ دەستنیشان دەکەین دێتە ئێراکە و لە خزمەتیدا دەبین. جارێکی تر سوپاس بۆ ئێوەی بەڕێز کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون سوپاس بۆ هاوکارانم لە بەشی کۆنتڕۆڵ بەخوای گەورەتان ئەسپێرم تا ئەڵقەیەکی نوێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. أبلغكم رسالات ربي وأنا لكم ناصح أمين